من پێم وایە کاتێک ئێمە دەتوانین یەک بگرین وەکو من ئەو قسەیەم کردووە لە کۆنگرەی نەتەوەی کوردستان کەنەکە دوو جار خۆم بەشداریم کردو دوو جاریش نوێنەرم ناردووە کە ئێمە کاتێک دەتوانین ئەم نەتەوە ستەم لێکراوە ستەم دیدەیە سڕاوە لەسەر نەخشەی سیاسی خۆمان یەکدەنگ و یەکڕەنگکەین کە خۆمان لە کەوڵ و قاپێلکی بچوو بچوو بێنە دەر و هەمومان بینە نێو فەزای فراوانی نیشتیمان پەروەری و هیچ کەس کەڵکەڵەی ئەوەی نەبێ کە دەبێ ئەوانی دیکە ژێردەستی بن کە بەداخەوە ئەم نەزعەیە هەیە وەگەر تەماشای مێژووی کورد کەی مێژووی ئیمارەتەکانی بابان و سۆران و ئەردەلان و بۆتان و هەموو هەروەها دواتریش و ئێستاش تەماشای واقعی خۆمان بکەی دەردی کوشندەمان ئەو خۆخۆری و ئەو خۆپەسەندی و ئەو هەموو شتێ بە خۆڕەوابینین و هیچ شتێک نەدان بەوانی دیکەیە جا ئەمە حاڵەتێکی گشتیە دەبێ خۆمانی لێ دەرباسکەین نەخۆشیێکی کوشندەیە بێگومان تا ئێمە وانەکەین کە عەقڵ و دڵی خۆمان فراوان کەین و مەرجمان نەبێ بۆ برایەتی و بۆ تەبایی لەگەڵ یەکدی ئەوە نایەتە دی وەکو خوای پەروەردگار دەفەرمێ ئین الله لا یغەیر ما بقوم حتى یغەیروا ما بأنفسهم خوا واقعی هیچ کۆمەلگایەک ناگۆڕێت تاکو ئەوان خۆیان نەگۆڕن دەبێت شێوەی بیرکردنەوەمان بگۆڕین دەبێت خولیا و هەست و نەستەکانمان بگۆڕین ڕەوشت و ئاکارمان بگۆڕین جا ئەوە تەفاسیلی زۆری هەیە من لە کۆبنەوەی تایبەت کە کراوە لەلایەن سیاسەکاندا قسەی خۆمانم کردووە بەنسبەت پرسیاری دووەمت ئێمە پێمان وایە وەکو لە وتاری کۆنگرەژدا باسم کرد پێمان وایە چ بەنسبەت ئێران چ بەنسبەت تورکیا بەنسبەت سووریا و بەنسبەت عێراق کە ئەو سێ نەتەوەیە نەتەوەی تورک و عەرەب و فارس دەبێ بە چاوی برا تەماشای نەتەوەکەی دیکە بکەن کە هاوسێیانە و ئێمە ناتوانین ماڵەکانی خۆمان بگوازینەوە کوردستان شوێنی کوردە و هەروەها پێکهاتەکانی دیکەی کە لە کوردستاندا دەژین لە برایانی عەرەب و تورکمان و یەزیدی و ئاشووری ئێمە تازە دراوسی یەکدین هەر دەبێ سیغەیەک بدۆزینەوە لەسەری پێکەوە مامەڵە بکەین و من باسم کرد کە کاتی خۆی لە پەیمانی شومی سایکزبیکۆ لە ساڵی 1916 زاینیدا ئەم وڵاتەی ئێمە لە نێو نیشتیمانی ئیسلامیدا دابەش کرا لە نێوان زەلی هێزەکاندا دوایی لە پەیمانی سیڤەر مافێک بۆ کورد لە بڕگەکانی 62-64 بۆ کورد مافی چارەنووس دانرا بەڵام دوایی لە پەیمانی لۆزان لە ساڵ 1923 هەڵوەشێنرایەوە لەو کاتەوە ئەمە ئەو حاڵەیە کە ئێمە بەدەستەوە دەناڵێنین کەواتە ئاگری چەوسێنرانەوەی کورد و دابەشکرانی کوردستان لە ڕیشی زلهێزانەوە هەڵساوە بەڵام بەداخەوە میلەتە موسڵمانە دراوسەکانیشمان تەبەنیان کردووە بۆیە من پێم وایە بەنسبەت تورکیا و بەنسبەت ئێران و بەنسبەت هەر وڵاتێکەوە دەبێ بڕوایان بە هێزی لۆژیک بێت نەک لۆژیکی هێز و دەبێ ئامادە بن لەگەڵ کووردا گفتوگۆ بکەن دابنیشن و دەبێ ئامادە بن ئەو مافەی بەخوانی ڕەوا دەبینن باوانیشی ڕەوا ببینن ئەتۆ بە خۆ دەوڵەت و تێلانی کەم با ئێمە هەرێمێکمان هەبێ با ئۆتۆنۆمیکی ڕاستەقینەمان هەبێ ئەگەر نەمعنای برایەتیە و نەمعنای پابەندیشە بە ڕێکەوتن نامە نێو دەوڵەتەکان و بە تایبەتی جارنامەی جیهانی یا گردوونی بۆ مافەکانی مرۆڤ بەڵام ئێمە پێشەوەی گلەی لە عەرەب و فارس و تورکەین دەبێت گلەی لەو زلهێزانە بکەین کە ئەو وڵاتی ئێمان دابەش کردووە ئێستاش ئامادەنین چاوی پێدا بژێڕنەوە